لێرە ئەمڕۆ لە پشتی منەوە لە فستیڤاڵی فیلمی کوردی نوێمین فستیڤاڵی فیلمی کوردی لێرە لە شاری نیویۆرک ساز دەکرێت. ئەم فستیڤاڵە فیلمی هەر چوار پارچەکەی کوردستانی تیان نمایشەکرێت. لێرە لەگەڵ ژمارەیەک لە بەشدار بووان لێرە قسەم کردووە لە ڕێخەرانی ئەم فستیڤاڵە کە دەڵێن ئەم فستیڤاڵە گرنگی تایبەتی خۆی هەیە لێرە لە شاری نیویۆرک. بەڵام پێم خۆشە لێرەدا ئەمڕۆ لەگەڵ یەکێک لە دادوەرەکان لێرە قسە بکەم بەڕێز کاک ئەکرەم حەیدۆ کە زۆر بەتانەی ناسن بێگومان دەرهێنەرێکی ناوداری کووردە، یەکێک لەو فیلمانەی کە دەریە ناوە هەڵەبجە منداڵی ونبوو زارۆکی ونبوو و چەندین فیلمی دیکەشی هەیە. دەمەوێت لەگەڵ مامۆستا ئەکرەم قسە بکەم. مامۆستا ئەکرەم زۆر سوپاس بۆ کاتەکەت. پێمان بڵێ ئەم فستیڤاڵە چەند چی گرنگیەکی هەیە؟ زۆر سوپاس بۆتە. یعنی ئەوان نەهێمین فستیڤال چێ دەبێ لە نیویۆرک لە باژارێکی پر گرنگ، باژارێکی هەم بۆ سینەما گرنگ هەم بۆ جیهان گرنگ. ئیرۆ نەهێمین فستیڤال چێ دەبێ ئەوە بەرای من بۆ کوردە فیلمچێکەری کورد لە هەموو جیهانێ پلاتفۆرمە زۆر باشە لەوێدا فیلم نیشان بدە. هم تماشاوانên Kurd bînerên Kurd hem bînerên Emerîkî werin lê bibînin. Yani netîce wexta me re filmekî çê dikim me re dixwazim zor bîner werin. Ew jî cê şanaziyê ku îro gelek xelk hatine îro roja yekemîn e em bînin salona sînematîjê ye ew bo min kêfxweçek mezin e. ئەم ساڵ چۆن دەیبینیت فستیڤاڵەکە تا ئێستا ئەو خەڵکی هاتبوو پێ دووە بۆ ژمارەیەکی خەڵکی زۆر هاتوون؟ يعني بو افتتاحي زور باشا بو افتتاحي استلفيد صالون تجابوية ام تماشاكن روجين در كاتشوا درباس بلي دسبيكك الكي خوش بيتوا امرو يعني طبعا ما يكم جارة برزت خلقي روجافاي كردستانية ما يكمين صالك بون ام فستيفالا كريتو ليرا ك لسوريا رجيمي اسد نماوا يعني ئەزانم سووریا زۆر دوورە لێرەوە، بەڵام دەمەوێت وەکو دەرهێنەرێکی کورد کە خەڵکی ڕۆژاوای کوردستانی پێت وایە ئەم ساڵ هیچ جیاوازیەک هەیە بۆ تۆ وەکو چ جیاوازیەک هەیە بۆ جەنابەت لێرە وەکو دادوەرێک لێرە؟ یعنی هێڤیک وەسا مەزن بوو بەری ساڵ لە دەرباس بوون دگوت ئەوە نیزام قەت ناچێ لێ چاوە لە باشوور چوو لە ڕۆژاواژی چوو بر او فستیوال ویدا چه دبه او هیویه که جدید یادجی وصا هیوی دیکن که فستیوال کوک ویا وی اسلوبی کام کارم روجاواجی چه دبه انا فستیوال روجاوای که ها چه دبه بری دمکی جی فستیوال جنان فیلم جنان روجاوا چه بول قامشلو لی اوه خبرت و بەشداربوونی خەڵکی و بەشداربوونی دەرهێنەرە هیویک مەزن چێ دکە یا دژی ئەس باوەڕم بۆ پێشە ڕۆژێ مەرەکارە ئەو تەجربە لەوێدا ببوێ دەژی هەروەکو کوردیش یعنی کە تۆ فستیڤاڵێکی ئاوای فیلمی ئەەکەیتەوە لە شارێکی گەورەی وەکو نیویۆرک ئەمە چ پەیامێک ji بۆ خەڵکی تر هەیە بۆ خەڵکی کە کورد نینە پەیامە چییە؟ یعنی پەیام ئەوە کورد توانن فیلما چێکن توانن لباجارێکی وەک نیویۆرک فستیڤالێکی چێکن بۆ هەموو کەرەمکن وەرن فیلمێمە تەماشا بکن ژیانەمە تەماشا بکن ئەوە نیشان دەدە گۆ کورد ئیمکانی هەیە ئەوەک بێ سینەعەتی سینەمە چێکردن تا نیشاندان ئەو پرۆسەس دەست پێ کردیە ئەوە مەساجێک نەرینام دە مەساجێک ئاهەری خۆرتە. دەست خۆش مامۆستا ئەکرەم زۆر سوپاس. بەڕاستی وەکو مامۆستا ئەکرەم ئاماشەی پێدا کورد کە هەمیشە خۆتان دەزانن لە میدیاکان وەکو گروپێکی شەڕکەر بینراوە بەردەوام لە شەڕ و لە خەباتدا بوون بۆمانەوە ئەمڕۆ لە ڕێگەی فستیڤاڵێکی لەم جۆرەوە پەیامێکیان هەیە ئەویشەوەیە کە دەڵێن ئێمە زۆر زیاترین لەوە ئێمە دەرهێنەرمان هەیە ئێمە فیلم سازکەرمان هەیە فیلم دروستکەرمان هەیە ئێمە تەنیا شەڕکەر نین کە لە خەباتە بین بۆمانەوەمان بەڵێ